بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لەوێ بەڕێزان و خۆشەویستانم، کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە حەڵقەیەکی تازە دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان و خۆشەویستانم، باس و بابەتیان جارە تایبەتە بەوەی کە چێ بەرپرسە لە خراپی گوزەرانی فەرمانبەرانی یاخود فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەم هەفتەیە 700 ملیارەکە دێ دواکەوت. ئەنجومەنی وەزیرانی عراق بڕیاریدا، ئەها بڕیاری نەدا، وەزیری دارایی عراق پەشیمان بۆ، وەزیری دارایی هەرێم ناستە بەغدا. یعنی بەڕاستی ئەم هەفتە بەم هەفتە ئێستا ئێمە ئەمڕۆ 29 مانگە، دوو ڕۆژی تر دەگەینە مانجی 11 تا ئێستا موچەی مانجی 8 نەدراوە. یعنی بەس حەز دەکەم بزانم، یعنی دەپرسم، من نازانم لە شێش بپرسم، ئاخۆ ئەم میلەتە شایانی ئەوەیە کە ئەو دەردەی پێ بکەن، ئەو میلەتە کەمی ناسۆری و ناڕەحەتی بینیە کە ئەو دەردەی پێ بکەن، ئاوا هیلاکی بکەن، ئاوا بێ موچەی بکەن، ئاوا بێ کار و کەسابەتی بکەن، ئاوا بێ خزمەت گوزاری بکەن. بۆ بیرتان چوو کام میلەتە چی بۆ ئێوە دەکرد؟ بیرتان چوو کام میلەتە ژیانی خۆی لە پێناو ئێوەدا دەدنا؟ بیرتان چوو ئەم میلەتە هەموو هیوا و ئاواتی ئەوە بوو کە سەرکردەیەکمان هەبێ، حکومەتێکمان هەبێ، بە کوردی قسە بکە، ئیتر خەڵکی تر حکممان نەکا. بۆچی ئێستا ئێوە گەیشتنە هەموو خۆشی خۆتان بەڵام میلەتتان لەبیر چوو؟ آخر زۆر سەیرە، هیچ ئاشۆیەک دیار نییە ئێستا ئەم پارەیە دەیان نایە، دوازار ئەم پارەیەش گرنتی نییە، لەبەرەوەی ئێستا تا ئێستای لەگەڵدا بێ کە بودجەش پەسەند کراوە کە بڕیار بوو بودجەی هەرێمی کوردستان دیاری بکرێ بەشە بودجەی هەرێمی کوردستان، و بڕیار بوو نەوت ڕادەست بکرێ و نەوت بەڕێ بکرێ. تا ئێستای لەگەڵدا بێ دیار نییە نەوت ڕادەست کراوە، کەی دەڕوا ناڕوا، چۆن نییە، بودجە دێ نایە، ئەو 700 ملیارێک کە دێ قەرزە. یعنی بەڕاستی ئەمە دەسەڵاتدارێتی و حکومەتداری نییە. ئەمە بەو شێوەیە بەڕاستی تەنها و تەنها زیاتر باری ئەم خەڵکە قورس دەکەن، تەنها و تەنها کێشە و گرفت دێخنە ئەو کۆمەڵگایە. بۆ خۆشیان هیچ عیبیان نییە، هیچ گرفتێکیان نییە، هیچ مشکلیان نییە. لە ئەرقا خانوو، لە خۆشترین خانوو، لە خۆشترین سەیارە و لە جوانترین ماڵ و لە پارە و دەهات و سەرۆت و سامانێکی زۆر، خەڵکیش کرێی خانووی نییە، خەڵک نەخۆشە ناتوانێت بچێتە نەخۆشخانە، خەڵک ناتوانێت بژێوی ژیانی بەڕێوە بە کۆڵانەکانی زۆرێک لە گەڕەکەکانی ئەم کوردستانە قیر نەکراوە، زۆرێک لە دێهاتەکان کارەبای بۆ نەچووە، ئاود نییە، کارەبا نییە، کەیفی خۆتانە. بۆ لەبەر چی؟ تاکەی وابێ، تاکەی ئێمە دەماونت کاکە ڕژێمی بەعس شۆڤێنیە، موجریمە، تاوانبارە، ئەنفالمان دەکا، چیمیا بارانمان دەکا. دەی ئێستا بە جۆرێکی تر خەڵک چیمیا باران دەکرێت، بە جۆرێکی تر خەڵک قەتل و عام دەکرێت. خۆ قەتل و عام و چیمیا باران تەنها ئەوە نییە تۆ بیکوژی و بیخەیتە گۆڕەوە. یەک کابرا کە لە ماڵەکەی خۆی دانیشتووە، تۆ دا و دەرمانێکی بەسەرچووی بۆ دێنی، خواردنێکی ئەکسپایری بۆ دێنی، خۆ دیاریشە ساڵانە بە سەدان تۆن یاخود ئەگەر زیاتر نەڵێم بەس دەستی بەسەردا دەگیرێت، خۆ چەندیش دەرخواردی ئەو خەڵکە دەدرێت. کابرا سەری مانگ دێ نازانی کرێی خانوو بدا، پارەی ئاو بدا، پارەی کارەبا بدا. یعنی بەڕاستی سەیرە ئەم کارەساتە تاکەی چێ بەرپرسە لەم خراپی گوزەرانە؟ کاک بەکر لە سلێمانی سڵاوی خوارد لێبێ. ئەم کاتەوە باش بە قوربان. بەڵێ کاک بەکر، سواز بە قوربان. کاک بەکر بەڵێ سپاس بۆ بەڕێزت، سپاس بە قوربان. بەڵێ کاک بەکر. کاکە دەنجی کاک بەکر ناگاتە لای من. یعنی بەڕاستی یعنی جێگای سەرسوڕمانە. بۆ کاک بەکر دەنجی ناگاتە لام. یعنی جێگای سەرسوڕمانە. تۆ داهاتێکی تا بڵێ زۆرت هەبێ، باشە کاکە ئەوە 700 ملیارەکە نەهات چەندمان؟ کاک بەکر بەڵێ فەرموو.
دەنجی ناگاتە لام باش ئەو 700 ملیارەکە نەهات ئەی ئەم هەموو داهاتی ناوخۆی بۆ چێ دەڕوە کاک عەبدوڕەحمان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أستاذ خلال لا جنابت أنا معقولية تليفونك دوسي صار زور كارم أجر بشري صار بو أنا لنا دا بس سندريتو والله معقولية تنسى تليفون قطع دكا دقة سري ناقا دقا ناقا نمشي زور سباطان دكا أجر صحفك بشري. بله. أستاذي برز بالنسبة بسي أنا إن سلمت من السبع فلا تطمع في صيده أجر للخير رزقار البو نشي بتماي الراو كردني فيه يعني بتماي الراو كردني خير مدى أجر توانيد لدفتي رزقاري فيه حكمت بس اگر دنج تلفزيونك كسكي كا عبد الرحمن جان دنج تلفزيونك انا طبعا زور باش زان بله بله لقاونيا بله أنا كاش أو بيت الشعري تنها بدوشة ولا مدد موزياترنا دلين تولى أنت جميع أمرك كيف كذناك واني بس نظري بخصي وقفنك عني خوي كوابو ما حك جلدك مثل الرفرخ فتولى أنت جميع أمرك تنها وتنها من لدبر فرسة وكسي تريشنا وبخوام سفاردي زور سپاس استكانت خوش كاك حمى رشيد سمسمال بله كاك حمى رشيد جان بله پەیوەندەکەی پسرا کاک حەمە ڕەشید زانی سەیرەکە لە چیدایە یعنی خەڵک بە ئومێدە ژیانی خۆش بێ خەڵک ڕازیە دەنگ ناکە هەموو ئەو باج و ئەو هەموو ڕسوماتە زۆرە خراوەتە سەر خەڵک دەنگ ناکە بەڵام لە مقابلیشە هیچ خزمەتگوزاریەک نییە بەو شێوەی کە خەڵک بەڕاستی دڵی ئارام بگرێ خەڵک بێ بڵێ ئەلحەمدولیلا ئێمە یعنی حکومەتێکمان هەیە دەسەڵاتێکمان هەیە ئەگەر باجیش وەردەگرێ بەڵام لە مقابل ئەو باجە پێداویستی هاوڵاتیان دابین دەکەن کاک بەکر بەڵێ فەرموو بەڵێ کاک بەکر کاک بەکر دەنگت ناگاتە لای من کاک بەکر کاک بەکر سڵاوی خوات دەبێ فەرموو بە قوربان بەڵێ کاک بەڵێ کاک بەکر بەڵێ معاشي خلق ده اشتي خلق ده اشتي خلق ده يا بس براسين حكومه حتى واستدي خوي بەڵێ تيجي جابوا لنا يسابوا بين كمال اخوان حيث اللي جابوا بەڵێ نشاه نكري خان شكري خان لا زالم شكرا زالم بخوش من هذا المذكور ما وصلت يا كبير بەڵێ حكومه تبرد بالراس ده بەڵێ دەستەکانت خۆش کاک بەکر جان زۆر سوپاس بە قوربان کاکە شوان بەڵێ دەستەکانت خۆش زۆر سوپاس کاکە بەکرجیان کاک شوانە سڵاو بە قوربان کاکە شوانە کاتە باش بە قوربان زۆر سوپاس ثم كذب البرزنة يعني ما يشتي برزنة حكمتي يشتي بارتي كان برزنة بخوا كان بخوا بيتين وخفاهم أي شيء موظف خوي برزنة بوتشي براي برزنة كمان ما مصانع كتبوا مكتب دامنا كذا بله من على كل من بعد كذا ومن على مسؤولية كان بعد كذا أي دائرة مرو خدا مكان ولا كراني شندفن ختم خدا مكان خاص دوامك دادگاه دوامك غريبه دوامك بعض من الثانيه كل سرقوا سيجاري ناسنه كل مو بعض رجال هم توقي وغاري ناسنه من اسمه خانه
والله خطأ حكومت نییە کاگە نور بە قورعان حکومت لەمە باشتر نابێ ئەو موظف من موظف نیم هیچ باکیشم نییە والله من حکومت من پارێشان نایەنێ فرانشان لێسەمن ئەگەر دەوامیان نەکرد ئەمەسا سێ مانگە دەوام ناکە خۆ 50,000 مامۆستایە بابە نەخێر 20,000 مامۆستایە یەک مانی گرتۆ لە تەلەبەکەی من ئەگەر ڕاستەکەن ئەوان بۆ مۆچەیکەن با بەیانی 500 کەسان بچێتە بەردەی دایرەی مرور 500 بچێتە ئەنجومەنی وەزیران با بە 100 نەفەران بچێتە بەردەم زەریبە وەڵای ئەگەر حکومەت ما تۆ بە من بڵێ پیاوێکی خراپی خەڵکی تر سەری خۆی نەیەشێنێ والله خطأ حکومت نییە کاگەنەوە لەم حکومەتە باشترمان دەست ناکەوێت برا بەڕێز دەکەم نەوتنا سەودا جارەیە منی هەوڵاتی پارەکەی نەمەمنونە بەڵێ دەستەکان بەردەست بەڵێ دەستەکان بەڵێ گیان من حەزەکەم ئەم پەیامە تەواو بکە خواوەکیرە منێکی هاوڵاتی باشی مۆزەفی نابەرپرسێن ئەگەر مۆزەف بەرپرسێ نابێ هیچیان دەوام بکەن ئەمە ڕاستێتێتی والله ئەم ملەتە باشی مۆزەفی نابەرپرسێ هەرێنان پارەی حرام وەرەگرێت مامۆستا 6 مانگە دەوامی نەکرد چ مەحەسەکە پێ وەرەگیە بەس تەلەبەکەی من بازەکەیەکە ئەگەر ئەو بۆ نمونە بەربەست بۆ حکومەت دروستەکە 50,000 مامۆستایە با هەر نەفەریان دانیست کە ڕۆژێ دەدۆست دەستگاکان قەباتکەن ئەو حکومەت چییە حکومەت دەوامی چیەکە والله حکومەت خراپ نییە حەکی مۆزەفە پارەی حرام بەڵێ دەستەکان خۆش کاکە بەڵێ سوپاس بە قوربان دەستەکان خۆش کاک پۆڵا لە هەولێر خڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان زۆر سوپاس بە قوربان لە جیاتیوانیش بەڵێ بکەم چێ بەرپرسە لە پچڕانی دەنگەکەەوە چەند هەفتەیەکە چێ بەرپرسە لە کەناڵەکەیەوە لە پچڕاند و نەگەیشتنی ئەوە لای تۆیە وەڵامەکە بەڵێ ئەوەی تر چێ بەرپرسە لە خراپی گوزەرانی فەرمانبەران و هاوڵاتیانی کورددا توانیان کاگەنوەر توانیان ئیرادەی تاک بە تاکی سیاسیەکانی کورد بشتێنن داراییەوە لە ڕووی بە ناوی بەرپرس ئیرادە شکاوی دۆڕاوی بەزی و لە کوردستان لەلایەکەی هاوچەشەکەی ترشەیە تەواسەکرا و تەواسەکەر هەم تەواسەکارن هەم تەواسەکراون بەپێی هیچ دەقێکی دەستور نییە سزای هاوڵاتیان بدرێ بەرپرسان یەکێتی و پارتی لەسەر کۆمارە وەزیرەکانەوە ئەگە عێراق دووڕوو نییە یخۆت حزبەکەی سەر کۆمارە پابەند نییە حزبەکەی جێگری وەزیرەکانن پابەند نین سزای هاوڵاتی بۆ دەدەن فریان دەرۆ ناو هێڵی 36 کەواتە لایەک هاوچێت خاڵێکی تر حەزەرێت بەپێ پێ بڕیارە 64 پەرلەمانتارەکە دەبڕۆندی هی نەگۆڕێ ڕێکەوتن لەگەڵ ئەبوو بەکر بەختاری بۆیان نا چۆن موچەی داعشتان دەنات لە مووسڵ ئەوە پیاوی دەوێ مەردی دەوێ نەک ئیرادەشکاو 64 ئیرادەشکاوی تەواسەکەر و تەواسەکراو ئازەی حزبەکان وایان کرد هەڵچوونی زەماوەری نەمێنێ هەرچینێک بەلایە حزبێک داوە کەواتە دەستەکان خۆش دەستەکان ناویان برد بەرامبەرتی کەمێک موچە بۆ خەفر دەماکردن ئەو دەستەکان خۆش کاک پۆڵاجیان کاتم زۆر پێدا دۆخی برسیکردن دواتر بەڵێ بە قوربان دۆخی بە ئازەڵکردن کە خەلیجەکان لە هەولێر تاقییان کردووە لە هەولێر تاقییان ئازەڵکردنیان لە شەمامت تا سەقلاوە سەپاندیان و جێبەجیان کرد کەواتە مەی بڕا سیاسێکی کورد نەماوە ئیرادەی تێک نەشکابێ لە هەولێر لە سلێمانی لە بەغدا بە هەموو کوردی بێ کەس لە گۆڕەپانەکە کەس نەماوە سیاسی ئێرادەی شکا نوێنەر کاک پۆڵاجیان کاک پۆڵاجیان کاتم زۆر پێدای کاک پۆڵا بەقەرت پیاون کاک پۆڵاجیان هەڵوێستیان دەبێ بەقەرت هەڵوێستیش بێ بەڵێ کاک پۆڵا دەستەکان خۆش کە عەبدەڵە سوار قورنا گۆڵەکانتان شەهید بوون ئێمە تۆڵەی شەهیدەکانتان کاک پۆڵا زۆر سوپاس بە قوربان کوردستان یان نەمان ڕۆنە ناو خێزانەکانتان لەوێ وا بڵێن دووبارە دەستخۆشکان زۆر سوپاس کاک پۆڵاجیان کە عەبدەڵە سوار قورنا
سڵاو ڕێز بە قوربان کاک عەبدوڵڵاجان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. سپاس بە قوربان، دەستەکانت خۆش بێ. پێم وایە ئەگەر دار و بەردی کوردستانی بۆ تەیبی بەری شێستای نییە بابەکەن تەیب ساڵەکانی پێشترێژی وەزیرەکە کورد بوو وەزیری دارایی ئەگەر قایمەکە دەچۆ لای ئەو سێ چوار ڕۆژی دەخان دەتا لە چەنگانی داتەرێ بە تۆزیر بە چەنگانی بینێ دەرێ بۆ نایدێ وڵات تەکنیشیە بۆ دەتا وەزیر دارایی داهاتە سەر خەت بۆ تۆزیر لە چەنگ تەیبی دەردەینە دا تەیب بۆتە وەزیر ئەدە چۆن چیچەبان لە تەیب دەکەی برا والله هەتا ماوەی استفادەی ناکەن دەبێ ئەگە هەموو بەردەکانی کوردستانیش بۆ بەرن هەندە لە بڕقایمە چکەم بۆ بێنە دەلێ بڕقایمە چکەم بێنەوە بۆ خۆی ئەو پارەی پێ وەردەگری دەلێ وەزیر دەلێ بودجە تەواو نەبووە بودجە ڕاست ناکە جۆرەکە والله بودجە یەک شتی نەما هەچ پەرلەمانکارێک بڵێ بودجە ناوێتی درۆ دەکەن ڕێکاری یاسایی ڕێکاری تەکنیکی هیچی نەماوە بۆ خوا نەهێڵدێنزن دەگەنە محافەزەکانی خۆی پێتەواو لەکاویدی ئەخش دێنی و دەبا ڕاست ناکە چونکە بودجەکە چۆن ناو زەریدە بڵاو کرایەوە هیچی نامێت نەتەیبی دەنایچکە لە گۆڕی نییە تەیب دەتێنی دەتبا بە خۆڕایی ئەو باشی شارەزانانی ئێستا شارەزە تەیبینی نەما بەڕێوەبەر بوو بە تۆزی قایمە دەسێ ناتێنێ بەڕێوەبەر بوو تا ئێستا وەزیر بێ حی وەڵڵاهی هەموو نەوتەکەشی بۆ بەرشی نادا هیچ ئەوە دەداتێ بەڕەزیلی بناتو قەرزی دەدەی مالە قەرزی دەدەی قەرز ئەوەی دەبێت و لێ بڕە قایمە بۆ بێنە قایمەی نایە قەرز بەیانیش بە قەرزەکەی وەردەگریەوە جوانە بەڵێ دەستەکانت خۆشکار تاشیر ئیتر خۆشی دەستەکانت خۆشکە عەبدوڵڵاجان زۆر سپاس بە قوربان. کاک ئەحمەد لە کفری. بەڵێ کاک ئەحمەدجان. سپاس کاک ئەحمەدجان سپاس بە قوربان. سپاس بە بەڕێز دراجان. بەڵێ کاک من ئەڵێم ینی بەس فەرمانبەرە نعم ئەمە دەڵێن فەرمانبەران ینی بە حەقەت گشت بە گشتی معنی بۆچی ئەمە بازی ئەمە بدێنکە باشە بۆ لە هەولێر دەوام هەیە بۆ لە منتەقەیە دەوام نییە وەڵڵاهی جاخۆ با بزانم شتەکە ڕوون و ئاشکرایە بەڵێ کاک ئەحمەد ڕەوایە من لە موقعی پرسیارکردنم من لە موقعی ئەوەم کە ڕای ئێوەی بەڕێز و خۆشەویست دۆگرم لەوانەیە من ئەگەر ڕای خۆم بدەم ئەگرێ ناتوانانی یەک ڕۆژ دەوام نەکە چۆن کاک ئەحمەد ئەرێ مامۆستایە لە هەولێر 6 مانگ موچەوە نەگرێ ناتوانێت یەک ڕۆژ دەوام نەکە و بایک وەرد بکە بەڵێ وایە دەبێت لەوان بپرسین باشە بۆ ئێمەی هاوڵاتی ئێمەش موچەمان نییە و هیچمانیش نییە و گوزرانەکەش ئاواتانێ گوزەرانی هەر هەموو خەڵک خراپە بە موچەخۆر و بە غێری موچەخۆر هەر هەمووی خراپ بە موچە و بە غێر موچەوە بەس ئەمەی مامۆستایان ناڕەوایە کرێ بەڕاستی بەڵێ بەڵێ کاک ئەحمەدجان سوپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ باشی ڕەوەند لە کەرکووک بەڵێ باشی ڕەوەند سلام علیکم کاتت باش علیکم السلام ورحمة الله وبركاته کاتت باش بەرپرسە لە خراپی گوزرانی فەرمانبەران حکومەت بەرپرسە مامۆستاژیان حکومەت سیرو ساڵی بێ هەتا ئێستا نەتوانێت بەرپرس بێ لەم دۆخە ئەی حکومەتێ ئەم هەموو داهاتی دەریبە و لەما لەبەر دووکەڵ ئاخنچین ڕێگاوبان و نازان پارێکی تو بڕۆ مرور بڕۆ خاڵک و مرچەکان وەرە فەرمانبەر حەقی خۆتی ناوکو بایکۆتکە حەق ئیجرا بشکەوە سەر حکومەتەیە ئەمە کەی حکومەتە حکومەت بەڕێوەی ئەبەم کا ئابووری سەر بەخۆ کا نەوتت کا خاکت کا هێزت دەچۆی حکومەت تۆ مامۆستاکیان فەرمانبەر حەقی خۆتی مامۆستا بە ژبانی بەتاڵم چێتە دەوام چیت ماوە لەم سارە چیت ماوە لەم دەکەم حکومەت بدەم ناڵێکی سێساڵی هاتوانێ بەڕێوەی بێر سێساڵ کە پاک هیچ پیرۆزی خۆیان بێ حکومەتە ئەم حکومەتە ڕۆژی بەردەم ملت بووە بەسە خەڵک بێزار بوو خەڵک نانی نییە خەڵک شیری نییە خەڵک
ئاوی خەڵک کارەبای نیە چی ماوە لە وڵاتە نەیشان حکومەتە بەسە بەغداوا و بەغداوا دەبەر سەری بەغداکەوە خاننشینشی زیاد کرد بەغداوا و بەغدا کەندەڵا دەبڕۆ سەری بەغداکە حتى يصل 2003 كان ضربتني حكومته فاصلتني حكومتي بغداد ليه يخلص موسى تاخير بها برمو امان يشدو صار اما او دير كاين دبي وكازام سليماني كاين باريس كازا كان كانوا كان كازا كان ابو ريتان لشويه غادي خلق دنوا يتزور سباس وزوجي دەست خۆش بە قوربان زۆر سپاس بەڵێ کاک زەمال لە سلێمانی سڵاو کاک زەمال گیان ئەم کاتت باش کاک زەمال کاک زەمال پەیوەندەکەی پسڕا دەڵێ کاکە بۆ موچە نادەن دەڵێن موچە دەبێ بەغدا بینێرێ دەڵێن کاکە با موچەکەمان بکەوێتە سەر بەغدا دەڵێن ئێوە خائینن و نابێشتیوە نابێ ینی ئەو خەڵکە نازانێت چی بکە دەڵێ کاکە بۆ خزمەت گوزاری نییە دەڵێ بڕۆ سەیری بەغدا و شارەکانی تر کە بزانە وێرانە کاکە من لێرەم تۆ حکومەتی منی تۆ ینی چۆن دەڵێ خۆت بە خاوەنی ئەم میلەتە دەزانێ من گلەیی لە تۆ دەکەم من داوا لە تۆ دەکەم من بە تۆ دەڵێم با مانگانە موچەکەم لە کاتی خۆی بدرێ بە تۆ دەڵێم با کارەباکەم وەکو پێویست بێ بەس نییە 30 ساڵە ئێمە مۆلیدە تاکەی یعنی ئەفغانستان بڕۆ 100 قات لە ئێرە باشترە کاک محمود لە کەلار بەڵێ کاک محمود سڵاو بە قوربان کاتت باش هەموو کاتێک باشی قوربان گیان سپاس بۆ بەڕێزت چاو ماچەکەم قوربان بم فەرموو کاکە بەڵێ هذه حكومات والله جاري براسي كان مسؤول هذا بوته حكومات ملتي كردي بقورو بشو صرفري حرب بقورو بشو بو اي بو اوي وكي باوتي حتى عالم وحواري كدنيا نما رسرمو دولة كيانا ما بابا كم دان ف إنسان حموشك دام وكين هار اي كام كردي او بوش كردي بوش هو بده مبيو أعوادك أم حكام لك هذا الحكم مال ومنالي كل يجيروا باركي حتى يبريها متبري نمعاش ما نعيش ما نكاسي ما أما جزران تخوة أما جزران لم كل تاخر جبات الريو وضعي كلار شو كاك محمود كلار ما تخوة أو خلقاء بيني شوار ما كينج ما معاشي ولا قدير بس يا سيصدنا يا مصدنا يعني بس ما جاري يصدقنا وصدق او من البخي وكيه كره والله انهار ما كره ضمن ما يكون والله هكا حرب حبيب كل بتول دەستەکان خۆش دەستەکان خۆش كره انهار ما قرآن انهار هل توشي نفسي هذا بتول هر شيء بقول خمسه زۆر سپاس کاک محمود جیان زۆر سپاس دەستەکان خۆش دەسمە هۆڵەندا کاک هاوار سڵاوی خوارد لێبێ ئەوارە باش کاک ئاوار گیان فلاورۆ بۆ کارنەبان مامەساگیانە حەزەکەم لە زاری خۆت تەوەرەکە چیە لەسەر چیە ڕواوە تەوەرەکە دەڵێ چێ بەرپرسە لە خراپی گوزەرانی فەرمانبەران و هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە والله كيف بارتي كيتي شيء في صالح حكم ملاطاتا شيء في صالح دستوراتي بسوا شيء في صالح البرلمان ولا نظرا ولا سفر كان عم ببغاء بناري جلو بناري هاواتي وسن هيك جبل داخل پەیوەندەکەی بسڕە کاک هاوار زۆر سپاس کە کاک سید محەممەد لە ڕانیە داوای لێبردن لە کاک هاوار دەکەم کە پەیوەندەکەی پسڕە کاک ئاوات بەڵێ کاک سید جان السلام عليكم ورحمة عليكم السلام ورحمة الله فەرمو بە قوربان فەرمو ڕاستەوخۆ قسە بکە بەڵێ کاک سید السلام عليكم ورحمة عليكم السلام ورحمة الله فەرمو باشي بخير سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ والله إذا تخشوا برنامجان برنامج قد كاتب بو هيك بتعاير روي في بحر زور سباس دكان والله إبراك من درجات من لبة عبارة
دەزانم لەبەر ئەوە کە خۆی هەردەڵێ مامۆستا مانیان بێت خۆر مامۆستا دەمەشان کە چەند کەسانێک قۆڕی ئەم دەسەڵاتیان کردو 32 ساڵە بە هەموو شێر وایە هاتە هەر کەم و کەسێک ئەوەی کارمەندە ئەوەی کرێکارە ئەوەی بە هەر شێر بەڵێ قەڵی داهاتەکەی دەستێتەوە بە هەموو شێوەیەک بەکارە با بەنەوت بێدەنکەی خاتر مامەسەر بێت بەڵێ نابەتە ئێستا کە دەڵێن حکوومەت بە ڕای من حکوومەت وجودی نییە کۆمپانیایە شەرێکی لەلایە خەریکی ساڵانکردنی قوتی خەڵکن ئەگەن بین بۆی خوێن فەرمانبەرەوە تا بەڕێوەبەرە گشتەکان دەوام نەکەن حکومەت پەشی بکێ ئەوانیش بۆ بخوانم ناتوان بێنە سەرجادەوە حکوم بەڕێوە بەڵێ دەستەکانت خۆش کاک سەیدجان زۆر سپاس بە قوربات کاتم پێدای دەستەکانت خۆش دەسمە دهۆک کاک محمود سڵاوی خوا لێبێم کاتت باش السلام عليكم مستشفى باش ان شاء الله سلام باشی حواڵ باشە سلامەتی الحمد لله ما مستبرستي اما خراب له هرم زور خرابه وام يعني لما معقول وزير التربيه ذا الشواذ التهديد لجسم ما مستقل ما مستقل تهديد كان اوراق اجل باي كوتاينه توا عقوبه اضافه كم اما ما في ثانيه اما ما فيها اما مطالبه بايكوت بكاتبه ثانيه اما فيها تهديد بكاتبه والله انا زور ايضا لبوزيرك كوزير ثروه يعني بداخل وما مثل اجل عجزنا بالله مكسر ام وزيره ثروه بنا كردوا اما انا بدأ ثروه بتربيه ام وزيره يعني كاك محمود سيركا دەکرێت گلەیی بکەین چۆن ئەم وەزیرە تهدید بۆ مامۆستای مسکین قوربەسەر دەکەتەوە چۆن بەزانی چۆنە کاک محمود دەکرێت گلەیی بکەین بەڵام قسەوتن نا بڵێ ئەم حکومەتە ئاوایە خراپە مەثەلەن ساحیبی زۆر لە بەڵێنەکانی خۆی نەبووە شتێنێ گەیاندوتە زێ بەڵام قسەوتن خۆش نییە مامۆستاکەن یعنی نابێتن وەزیر تەردە تهديد ما مستقر من برا قرب سركان والله أزانم كأما مستقر والله من صحة قسم جوزتها كأما مستقر بدين الصامون دين لخراكي لشاري سليماني أما لا معقولة أما لا معقولة بدل مشكلة عندك توا لسه فسادكي جفال أمام مستقل أنا معقولة بدأت أمام مستقل وزير دروزوال بدأت أمام مستقل طبيبة كي دروزوال بدأت أمام وزير والنظام شيء أما احترام بله کاک محمود دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس کاتم زۆر پێدای دەستەکانت خۆش دەسمە گەرمیان کاک حەچیم سڵاوی خوات لێبێم کاتت باش لە گەرمیان لە چێن دەری کاک حەچیم جان لە گەرمیان لەکوێی بەڵێ گیان بەخوا دەنگەکانمان لێک حاریماوە و ئەرشە بۆم کردی هیچ لێک بابە قسە بکە ئێستا قسە بکە نازانم بۆ دەنج تۆ ئەوایە و پێشی تۆ بەڕێزە قسەی دەکرد زۆر بە ئاسایی بەڵێ گیان بەڵام بۆ حیزبەکانی تر بێدەنن بۆ ڕێدەنگدانەکەن ئەی با ئەوانی کەڕێ بشن لای ئەمتی ئاورێک نابێ ینی حقیقەتی دەوێت نابێ کەس بێدەنگ بێ کەم تا زۆریش ینی قسە کراوە و قسەش دەکرێ و دەبێ بەڕاستی هەموو خەڵک هەڵوێستی هەبێ کاکە هەموو خەڵک بە جواب بێ هەموو خەڵک ینی بێتە سەرخەت ینی تاکەی ئەو خەڵکەوا بێ بەڵێ کا حەچم زۆر سپاس کا حەچم دەنگت نازم تەواو ناگەتە لام بەڵێ گیان بەڵێ گیان قربان أي كبير من النجاح لكن يكر أكو جاه خدايا
نجات ما قوي مرتنية يادنية معاشنية رابنانية ومقبوك أو كوارث زيادة والله فلسطين ما بحث يذكر أمرنا من نجات يعني كيف برتلم حكمته حدثي داود خط باشا ثاني بله بدأنا بكتلة من راضية يعني راضية بله حدثي جبرائيلي ناد بولايد بشيوي من عليك وتيش والكثير لسر ماري بيت المال ومنعني نخواته أمانا لسر ماري فقير وشهيد وأمثال بداخله تقول لسر إما بخير يمكن يسدد يمكن حكمه ارتياب لك كان ولا بيك بله زور سپاس کای حشیم زور سپاس بە قوربان دەستەکانت خۆش زۆر سپاس کاتم زۆر پێدای یعنی خەڵک زانی چۆنە خەڵک ئێستا نازانێ ئەنی پەنا بۆ شێ بەرێ هانا بۆ شێ بەرێ چی بکە ینی بۆ نمونە ینی کەوتم باسم کرد خەڵک هاوار دەکە دەڵێ بابە موچە بۆ دوا دەکەوێ بۆ موچە دوا دەکەوێ دەڵێن ئەوە خەتای بەغدایە کاکە دەڵێن باشە با موچەکانمە بچێتە سەر بەغدا دەڵێن ئێوە ئێوە بەڕاستی ئەوەی کە داوای دەکەن داوایەکی ناڕەوایە کاکە ئێوە موچەکان دابینکەن ئەو هەموو داهاتی ناوخۆی بۆ چێ دەڕوە کاکە داهاتی ناوخۆ کەمە نییە ئەی ئەم باج و خەراج و ئەم هەموو باج و ڕسوماتە زۆرە بۆ کوێ دەڕوە هەنی بەڕاستی خەڵک ئێستا لە ئەوە نییە بڵێ لە دۆڵێک خەوت بێ و ئاگای لە هیچ نەبێ خەڵک ئاگای لە هەموو شتێک هەیە لەبەرەوەی بەڕاستی ئەوەی کە دەگوزارێ بەڵێ کاک محەممەد لە چەمچەماڵ کاک محەممەد سڵاوی خوارد دەبێ کاک محەممەد ئەم کاتت باش جوامێر محەممەد عەفوان کاک جوامێر گیان بەڵێ کاک جوامێر بەڵێ گیان بەڵێ بە قوربان قسە بکە برام باشی سپاس بە قوربان وڵی کە حاجی من داواکارێکمەوە یان ئەو بەرنامەیە دەستکرد مەگەن یان ئەم قوت بترە ساکە چاک دەبێ ئینشاڵڵا چاک دەبێ ئەوە ئەخرکەی بەخوای ئەوەی خەبەت بە حکومەت خەبەت لە بەرنامەکەی دەخوات دەستەکانت خۆش وڵای مەش خەفەتمان لێ خواردو بەس چا دەبێ ئینشاڵڵا ئەو بەرنامەیە پشتیوان بەخوای کردەوە تۆرەکە دەسەر چیە بەڵێ چێ بەربردا گیان بەڵێ یا حاجیان بەڵێ گیان کاک جوامێر دەنجی ناگاتە لام نازانم بەڵێ کاک جوامێر گوێم لێتە قوربانم تەوەرەکە منیش گوێم لێتە تەوەرەکە ئەوەیە کە چێ بەرپرسە لەو بارودۆخۆ لەو خراپی گوزەرانی ئەم خەڵک و فەرمانبەر و هاوڵاتیان هەرێمی کوردستان دەزانی بۆ بەڵێ هەرێک گەو ماڵێک و نەفرێکمان بۆ ئەم حیزبە داوەتە کوشت ئێستا هەر ئەوان هەمان ئەو سەرکردارەی کە نانەبوودی خوا موچەی جیاجانەی لە بەغاوە موچەوەرەگە ئەو خەڵکێک بۆتە قوربانی ئەم دوو دەسەڵاتە دڵهێزە و ئێوەمانانیش ئەوە خۆتان دیتان هەر ئەو دەسەڵاتانەیە بەرنامەیە بکەن و یان بۆ پیشاندانێ بکەن و هیچی تر و ئەو قوربەت بەڵێ لە ماڵا سەرۆسەق و سەرۆتۆپێنە و مامۆستای جەنابی بایکۆتی کردەوە لە حکومەتکەم بێت حکومەتی باشی لە بایکۆتە بەڵێ دەستەکانت خۆش کاک جوامێر زۆر سپاس کاک محەممەد لە هەولێر بەڵێ کاک محەممەد فەرم بە قوربان نەرازی و کاتت باش ئەم کاتت باش کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد فەرم بە قوربان کاکە سەباز بە تەوەری بەرنامەکەت ئەوەی چێ لە خراپی گوزەرانی فەرمانبەران بە دەرەجەی حکوومەتە بە دەرەجەی حکوومەتە یەک دومین پەرلەمانە کە پەرلەمان نەماوە ئەمین هەوڵاتی خۆیەتی کەسارە پەرلەمان داوای خەرجی داهات حکوومەت کە بهێنی بۆ پەرلەمان ئامادە نەبوو بیباتن زانی بودجەی دانە لە بۆیان مانێستا کە تەمەشا دەکەین نەک پەرلەمان مدیر عامێک لە بەغدا یان وەزیر یان مدیر عامێکە داوانتان سێ مانگ و دوو مانگی و یەک مانگی بلیس داهات شتێکاتی بنە بەردەستی
کەچی پێکەنەرانی حکوومەت سێ ئەزۆترشکەی بەشی پەرلەمانی خۆشیان بوو ئامادەنم بچنە بەردەم پەرلەمانەکانی خۆیان هات و خەرجی ببن لەوێن شەفافانە باسی لێ بکرێتن شتی سەر بکرێتن کەچی ئێستاکە دەستە بڕیاری مدیرعام بێت لە بەغداوە دەبی هەفتانە و هەموو مانگانە بچن داهات استەفیاتی بن پێشان باوەڕ ناکەن کاکە عەلەقەن خۆەوەی ئێرانە چکە پێکەنەرانی حکوومەت زۆربیان ئەمدا پەرلەمانەکان زۆریان لە پەرلەمان بوو ئەگەر داهات خەرجەکەشان ڕوونیش نەبا ئەوەندی بدیتیان عەلەقەن پێیان باوەڕ دەکرد بەس ئێستا کە بە خۆ ئاگاداری بنە بەغدا پێشان باوەڕ ناکەن ئێستا کە بەغدا هەموو هەر دەسە لای مەسئولێک و دێ ناوەڕاستی هەفتەی داهاتوو ئافر ملیانەکە دەنێرین ئەوە سێمین مانگە نازانم چەندەمین مانگە هەبێ سێمین هەفتەیە عەفوەن ناوەڕاستی هەفتە هەنایەتن ئاوا بڕاتن پێشان ناوەڕاستی مانگا بوو ئێستا ناوەڕاستی هەفتە و بە ڕۆژی نایەتنە و پارە و داهاتە بۆیە ئێستا کە ئەگەر حکوومەتی هەرێم پێشتر بیکرد بە لە بۆ پەرلەمانی کوردستان وەزیری دارایی بناز بە لەژنەی چاودێری نازانە پەرلەمانی لەگەڵ لەژنەی دارایی پەرلەمانی داهات و خەرجیاتیان ڕوون و ڕاشکاوانە لە بەدەستدا نابان ئەمڕۆ تووشیان بۆ ئاڵێ نەدەبوو ئێستا کە بۆیە نە ئەگەر پەرلەمانیش ما بە دیفاعیان لێ ناکاتن خەڵکەش دیفاعیان لێ ناکاتن لە حکوومەت ئەگەر بەغدا برێ غەڵەت هەموو دێن غەڵەتە بۆیە دەرێن ڕوونیە لەبەرەوەی پێش ڕوونی نەکردیە نەیدا بە دەستەکان خۆش کاک محەممەد زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکان خۆش بێ باوکی مەروان بەڵێ بە قوربان سڵاوی خوا دەبێ سڵاو بە قوربان لە بەڕێست و لە تەواوی کەلار و دەوروبەری هەموو گەرمیان ئەگەر تاقاندازی خۆیتانەیەکە بەڵێ نایکە ئەستادیان براکەم ئەو موسەی کەسە قەزار لەرە لێ بڕین لەسەر کرێ بەڵقەکە دەخستانە کە خستانە بەڵخەکەی کرێ هەزار هەر مۆزەف هەزاری لێ بڕین بەڵێ ئێستا تۆ بە کرێکاری و بە دامایی بە بەدەستەیەکی خانوویە ئەەکەی ئەیدەی بە ئیجار کەداو بە ئیجار ئەوێ بێت تۆگەی لە ساڵێکە ئیجارێک برامە لە چی قڕی لێگایەمە بەڵێ کاک باوکی مەروان دەستەکانت خۆش بە قوربان براکە من بەرامبرم بەڵێ قەسەم بەلای لە ساعتی شەوتم بۆ دایرە بۆ پیشپێکەری ماتۆر پیشپێکەری ترۆمپا ماتۆرم ساعتی شەوە ڕم تا چواری ئێوارە لێبم پارەی کرێستا ئەو سیارە بە خۆم پێڕۆم ئەتێمەوە پارەی و کرێسارە ناهاتی بەڵێ دەستەکان ئەگەر جمودووە نەکەم لەم لاولا ئەگەر معیشەت بە کرێکاریە شتێ نەکەم ئەوە هەر چاوەڕێی معاشەر ناکەم لامانە چاوەڕێ بەڵێ ئەخوای گەورە ڕۆژێ لەم میلەتە و لەم خەڵکە بکاتەوە ئینشاءالله اللهم ئامین دەستەکانت خۆش باوکی مەروان کاک باوکی ئەحمەد لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش باوکی ئەحمەد ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەس کێ سوپاست دەکەم الو بەڵێ بە قوربان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش كاغنوار سپاس بە قوربان سلامت يا اخوان بەڵێ بە قوربان قسە بکە كاغنوار پێشەچی خوای گەورە غەزە بپارێزی لەو گۆردومانە و لەو کوشتنگای ئینشاءالله خوای گەورە سەلامەتیان دەکا پێشەچی دوو قسەمەیە بەڵێ جان كاغنوار بەڕاستی ئەگەر دە ساری تر یعنی ئەو حکوومەتە مستەنەداتە مامەستا و فەرمانبەران بەڕاستی هیچ ئەوە چینە یعنی جێی لێ نییە بەڕاستی گەورەترین هەڵا لە عێراق و لە کوردستان وەڵەو ئەو قسێ زۆر ناخۆشە بەزار بیکەی یعنی سەدام ڕووخا بەڕاستی یعنی خەرج ئێستا خۆزگە بە سەدامی دەخوازی یعنی نەبووە نەکرایە تۆ سێ مانگ هەت ڕۆژ وەرە موچەوەر نەگری ناڵت هەبێ یعنی مەصرفت هەبی یعنی خۆم مامەستانیمە بەڕاستی بەس ڕۆژانە لەخوای دەزابی لەناو بازارم دەزانم خەرج معاناتە چی هەیە چ دەردەسەرێت چی هەیە یعنی وەرە بزانە مامەستا هەیە وەڵڵاهی
پارەی یعنی پارەی کیلۆ برنجە پێنیە نەکەر مامۆستا باوکی ئەحمەد نەکەر مامۆستا ئەوانە هەتا پێدە و ڕناگرن نەکەر مامۆستا زۆربەی خەڵکی کوردستان ئێستا فەقیرە وەزعی خراپە دەکەن خەڵک دەرێن ئێوە مستان دەدەین زارێک دەرێن زارێک دەرێن ینی خەڵک هەمووی تووشی نەخۆشی ئەحساب بۆ بەڕاستی بەداخەوە دەستەکان خۆش باوکی ئەحمەد زۆر سپاس بە قوربان دوا پەیوەندی کاکدارە لە عربەت کاکدارە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش وعليكم السلام ورحمة الله وبركاته خەڵکە گوێ لێ بێ و تۆ گوێ لێ بێ بەڵێ گیان ئەفسانە گوێگرێ هیچ چۆن نایگرێ تەلەفۆنەوە بکەین وانەکەین حتمەن ئەتۆ سیر کە کاکدارە پێدوانیە کە قسەکردن باشترە لەوەی کە بێدەنگ بی تۆ ئەگەر دانیشی لە ماڵەوە زین چۆنە کاکدارە تۆ دانیشی لە ماڵەوە هیچ قسە نەکەی بۆ نمونە تۆ توینت تونوتە لە ماڵەوە باشە ئەنی ئەگە هەر دانیشی و هەر تینوت بێ بەخۆشە نەچی بخۆیەوە و دەنجیش نەکەی کەس ئاوت بۆ دۆنێ پەرکە پاسەڵە خۆرتەم تیرێکە بوو زووم قەدیم کاکە بەڵێ گیان جانەکەی من چەپڵە بەدەستێ لێ نارێ خەتەر هەردوو لایتایە 6 ملیۆن زەلام هەمووی موچەخۆر نییە قسمێکی کە وەرەفرۆشێ ئەوە من پاقلەوە تۆ بەرنامە پێشکەشەکەی ئاوا بڵێ ڕۆژانە ئەژین قسمێکی کە موچەکەی نییە ئەوە کە مەعاشەکەی کەمەوە داما بەڵام هێچ 4 ملیۆن وەرەگرێ تێمانی گەشت مەعاشنەیە گوێ نایەتێ ئەنجا وەزیر و پەرلەمان و ئەمانە بەخوا هەرفی قسەکە گوێ بڕن کەس ناوێرە قسەکە ئەوە واقعە بەداخەوە ئەمێ چییە خوای گەورە و بەرگەی پیایە خەڵک بە قسەی خوای گەورەنەکە دوو بەرگێ هاتێ یەکەم برسێتی دووەمترن ئەمڕۆ هەردووکی هەیە بەڵێ خاسە حەبی بەڵێ بەخوا پرسیارێکم هەیە مەجالەیە فەرموو بۆی کوێ قسەکان کۆکەینەوە کێ بەرپرسە لە ئاهلی جەهەنەم کێ خسوێتی ئەوێ کرداری خۆی خەڵکە بێ باش بێ خوای گەورە ژیانێکی باشی بۆ دانێ و دەی سڵاو ڕێزمەیە بۆ خۆت و بۆ برادەران و بۆ هەموو زۆر سپاس ئەمە ڕاو بۆچوونی خەڵکە لەسەر ئەوەی کە چێ بەرپرسە لە خراپی گوزەرانی فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە کە بەداخەوە ئێمە ینی چاوەڕێی خەڵک چاوەڕێی ئەوەی دەکرد حکوومەت و دەسەڵاتی کوردی یعنی ژیانێکی خۆش بۆ ئەو خەڵکە دابین کە بەڵام بەداخەوە ئێستاش لەگەردابێ خەڵک بەڕاستی برسیە تێنیە بێ ئاوە بێکارەبایە بێ خزمەتگوزاریە خەڵکێک پڕە و خەڵکێکی زۆریش بەڕاستی قڕە و بێ خزمەتگوزاریە خوای گەورە هەموو لایەک مەفەقا و ئینشاءڵڵا ئەم بارودۆخەش بە کۆتا دێ و چی باشە بۆ ملەتە دەبێ خواتان لەگەڵ